کاک دکتۆر ئەگەر باسی هۆکارەکان بکەین بۆ نمونە کەم خواردنەوەی ئاو زۆر خواردنەوەی باڵێن خواردنەوە و زەبەخشەکان خواردنەوە گازیەکان ئەمانە تا چەند تەئسیراتیان هەیە یا بۆ نمونە چ جۆرێکی خواردنمان هەیە کە ڕەنگە ئەگەر تۆ مەسەلەن نەخۆشێک ئەم خواردنە زۆر بخوا ببێتە هۆی ئەوەی کە بەردی گورچی لە دروست بێت. طبعا پێش ئەوی باسی هۆکارەکان بکەین هەر کە تایبەتە بە هۆکارەکانی پێم خۆشە یەکشت ڕاز بکەینەوە بە چارەخوازانی بەڕێز. زۆر جار لە دوور و لە نزیکەوە گوێبیستی ئەوە ئەبین کەوا چارەخوازی بەڕێز ئەڵێن ئێمە هەموو ڕێنمایەکانی پزیشکمان دروست کردووە جێبەجێ کردووە بەڵام بەردی گورچی لە هەر دروست ئەەکەینەوە. ئەمە لە ڕوانگەیەکەوە ڕاستە کە لەوانەیە هەندێک چارەخواز هەیە حاڵەتێکی تایبەتی هەبێت لەوانەیە بەردە هەر دروست بکاتەوە هۆکارێک لەوانەیەدا ڕادەیەک نەزانراویش بێت کە تا ئێستا علمیش نەیتوانیوە 100% تشخیصی کاملی هۆکارەکان بکە. بەڵام لە ڕوانگەیەکی ترەوە ئەم بۆچوونە هەڵەیە لەبەرچی لەبەرەوەی ئەگەر بێت و چارەخوازەکە ڕێنمایەکانی پزیشک جێبەجێ بکە بەرد دروست دەکاتەوە بەڵام لەوانەیە لە ماوەیەکی درەنگتر دروستی بکاتەوە بوون لە ساڵێکە یاخود لە ماوەی 2 ساڵە. بەڵام ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکە لەوانەیە لە 6 مانگە لەوانەیە لە 2 مانگە دروستی بکاتەوە. احتیمالی دووەمیش ئەوەیە کە لەوانەیە لە خلالی ساڵێکە بەردێک دروست بکاتەوە بەڵام ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکاتەوە لەوانەیە 2 بەر دروست بکە لەوانەیە 3 بەر. بۆیە جێبەجێکردنی ڕێنمایەکان ئەگەر بێت و 100% کاریگەری نەبێت لەسەر دروستبوونەوەی بەردی گورچیلە هەر پێویستە چارەخواز جێبەجێ بکە. طبعا هۆکارەکان زۆرن بەڵام هۆکارەکان هۆکاری ناڕاستەوخۆن بەشی هەرە زۆریان خواردن و خواردنەوە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەیە لەسەر دروستبوونی بەردی گورچیلە. خواردنەکان بوونی ڕێژەیەکی زۆری خوێی چێشت ئەمە تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەیە چونکە ئەبێتە هۆی زیادەردانی کالیسیۆم لە ناو ڕێڕەوی میز بەمەجبەردی کالیسیۆم ئۆکزالی دروست دەبێت و بوونی ڕێژەیەکی زۆری پرۆتین لە خواردنی ڕۆژانەماندا بەتایبەتی گۆشتی سوور پاقلەمەنیەکان هێلکە هەرچەندە ئەمانە سوود بەخشن و ئەکرێت چارەخواز بیخوا بەڵام بەڕێنمایی و بە ڕێژەیەکی تایبەت. یعنی توانین بڵین دا الملوک عیلاقی هەیە پێوەی. بەڵێ ئەکید دا الملوک یەکێکە لەو نەخۆشیە درێژخایەنانەی کەوا تەئسیری ڕاستەوخۆی هەیە ئەمەش چارەخواز ئەبێ هەم چارەسەر وەربگرێ بۆ کەمکردنەوەی یوریک ئەسید لە ناو خوێن و ڕێڕەوی میز و هەم پارێزیش لە پرۆتین بکە. و خواردنەوەکانش بە هەمان شێوە خواردنەوە گازیەکان بە دووسێ زۆر میکانیزم ئەکرێ بڵێن کاریگەری نەرێنی هەیە. یەکەمینیان لەوەی کەەوە ڕێژەیەکی زۆر فۆسفاتیان تێدایە ئەو فۆسفاتش ئەبێتە هۆی زیاددەردانی کالیسیۆم لە ناو میز بە مەژبەردی کالیسیۆم ئۆکزالی دروست ئەبێ و بە ڕێگایەکی تر تەڕادەیەکی تر تاڕادەیەک ئەم جیراوانە شەکریان تێدایە کەەوە هەم هیلاکەرە بۆ گورچیلە و هەم لەوان تووشی قەڵەوی و شەکرەی بکە کە ئەمانش هۆکارن بۆ دروستبوونی بەردی گورچیلە و لەوان ئەو جیراوە ناسروشتیانە کە لە هەمووی مهمتر ئەوەیە بەدیل بێ بۆ ئاو خواردنەوە ئەگەر کەسێک بێت و ڕۆژانە کاری ڕۆژانی بێت و خواردنەوەی ناسروشتی بخواتەوەکو و جیراوە گازیەکان لەوانی ڕێژێکی کەمتر ئاو بخواتەوە بەمەش شتێکی خراپمان کردە بەدیلی خواردنەوەیەکی باش. میهرەبانی دڵسۆزی و لێزانی